ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی ناڕەزایەتی خاننشینکراوان لە چەندین شاری ئێران و کوردستان، دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری کامیاران، گواستنەوەی سوهەیلا مەتاعی بۆ کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنە، ئاگرگرتنی بەردەوامی دارستانەکانی چیای کەفەرگۆی ئیلام و هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی ئەعدامی بەندکراوانی سیاسی. ڕێکەوتنی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا سەبارەت بە کۆتایی هێنان بە شەڕ. ڕۆژی ڕابردوو سەرۆکۆماری ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی سەبارەت بە کۆتایی هێنان بە شەڕ و هەروەها ژمارەیەک خاڵی دیکە ڕێکەوتون. دۆناڵد ترامپ ئاماژەی بەوە کرد کە گەروی هورمز لە ڕووی هەموو کەشتیە بازرگانیەکاندا کراوەیە و دەتوانن بەبێ وەرگرتنی باج لەلایەن ڕژیمەوە لەو ڕێڕەوە بازرگانیە هاتوچوو بکەن. لە هەمان کاتدا ناوبراو جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە ئەگەر لەگەڵ ئێران ڕێکەوتنی کۆتایی ئەتۆمی واژۆ نەکرێت، هێرشە سەربازیەکان بۆ سەرتاران دەست پێ دەکاتەوە یان ئەمریکا دەیکاتە پارێزگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرامبەر دوو لە سەدی داهاتی ناوچەکەدا. کۆبوونەوەی ناڕەزایەتی خاننشینکراوان لە چەندین شاری ئێران و کوردستان. ڕۆژی یەکشەممە 24 جۆزەردان خاننشینکراوانی فەرهەنگی، تەمین ئیجتیماعی و مخابرات دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان لە چەندین شاری ئێران و کوردستان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، خاننشینکراوان بە کۆبوونەوە لە شارەکانی کرماشان، قەزوین، شوش، تاران و چەندین شاری دیکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاماژەیان بەوە کرد کە بەهۆی کەمبوونی حەقدەستەکانیان و هەروەها دابین نەکردنی بیمەی دەرمانی کارامە لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەستە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها ئازادی دەستبەجێ خاننشینکراوانی ناڕازی دەست بەسەرکراو بوو. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری کامیاران. بەیانی شەممە 23 جۆزەردانی 1405 هەتاوی دوو برای خەڵکی شاری کامیاران پاش بانگهێشتیان بۆ ناوەندە ئەمنیەکانی ڕژیم دەست بەسەر کراون. بە پێی دوایین هەواڵەکان، ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی سەردار و ئیحسان ڕەحمانی سەرەتا لەلایەن هێزەکانی ئیدارە ئیطلاعاتی ئەو شارەوە هێرش کرایە سەر ماڵەکانیان و پاش پشکنینی ماڵەکانیان لەلایەن ئەو ناوەندە ئەمنیەوە بانگهێشت و دەست بەسەر کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و هەروەها ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵیان زانیاریەک لە بەردەستان نییە. گواستنەوەی سوهەیلا مەتاعی بۆ کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنە. ڕۆژی شەممە 23 جۆزەردانی 1405 هەتاوی سوهەیلا مەتاعی چالاکی مافی ژنان و خەڵکی شارستانی دێولان بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەی ڕەوانەی کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنەکرا. بە پێی دوایین زانیاریەکان، ناوبراو پێشووتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و پەیوەندی لەگەڵ میدیاکانی دەرەوەی وڵات 6 مانگ زیندانی تەعزیری و 3 ساڵ زیندانی تەعلیقی بەسەردا سەپێنراوە. جێگای ئاماژەیە کە ئەو هاوڵاتیە لە ڕەوەندی دەست بەسەرکران و کۆبوونەوەی دادگا لەسەر تۆمەتەکانی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ و پاراستنی خۆی بێبەشکرابوو. ئاگرگرتنی بەردەوامی دارستانەکانی چیای کەفەرگۆی ئیلام. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، دارستانەکانی چیای کەفەرگۆی ئیلام بەردەوام لە ئاگردا دەسووتێن و بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی سەبارەت بەم کارە ساتە هیچ هەڵوێستێکی ڕوونیان نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، خەڵکی ناوچەکە و هەروەها ژینگە پارێزان بۆ ماوەی 2 ڕۆژە هەوڵی کوژانەوەی ئاگرەکە دەدەن و تەنانەت جارێک سەرکەوتوو بوون، بەڵام دیسان لە شوێنێکی دیکەوە ئاگرەکە دەستی پێکردوێتەوە و بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویستی کوژانەوەی ئاگر و سەختی ناوچەکە کەوتووەتە نەبوون و بە تەواوی ئاگرەکە بکوژێنەوە. خەڵکی ناوچەکە
ئاماژە بەوە دەکەن کە لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیمەوە هیچ کردەوەیەک بە مەبەستی کوژاندنەوەی ئاگرەکە ئەنجام نەدراوە و تەنانەت ئیمکاناتی پێویست بۆ هاوڵاتیان دابین نەکراوە. هشداری ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی ئیعدامی بەندکراوانی سیاسی. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوەی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە ئێران هشداری جدیدا. ئەم ڕێکخراوە جیهانیە بەتایبەت تیشکی خستووەتە سەر دۆخی مەترسیداری 5 بەندکراوی سیاسی لە بەندیخانەی شەیبانی ئەهواز بە ناوەکانی مەسعود جامعی، عەلیڕەزا میرداسی، فەرشاد ئیحتیمادی فەر، ڕەزا عەبدولی و حەسەن موسڵاوی کە لە دادگاییکردنی نادادپەروەرانەدا بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ گروپێکی دژ بە ڕژیم حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کەس لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێکەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی 42 بەندکراوی سیاسی لە سێدارە دراون و ڕۆژانە ژمارەی بەندکراوان زۆرتر دەبێتەوە. درێژەی گوشاری هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هاوڵاتیانی ناڕازی. ڕۆژی ڕابردوو وەزارەتی ئیطلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕایگەیاند کە لانیکەم 131 هاوڵاتی لە پارێزگا جیاوازەکانی ئێران و کوردستان دەست بەسەر کراون. بەپێی ڕاگەیاندنی ئەو وەزارەتە ئەو هاوڵاتیانە لە پارێزگاکانی ئیلام، تاران و سیستان و بەلوچستان بە تۆمەتی بەشداری لە ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی، هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەر و هەروەها پەیوەندی لەگەڵ میدیاکانی دەرەوەی وڵات دەست بەسەر و بەمەبەستی بەڕێوەچوونی لێپرسینەوە ڕەوانەیە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسنامەی دەست بەسەرکراوان و شوێنی ڕاگرتنیان زانیاریەکی ڕوون بڵاو نەکراوەتەوە. مەترسی لە سێدارەدانی عەلیڕەزا پەیغەمبەری لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە. ڕۆژی یەکشەممە 23 جۆزەردانی 1405 هەتاوی عەلیڕەزا پەیغەمبەری بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئیڤین ڕەوانەی بەندیخانەی قەزل حەساری کەرەج کرا. ناوبراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بەو پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر و پاش ماوەیەک لێپرسینەوە لە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان ڕەوانەی زیندانی ئیزین کرابوو. شایانی باسە کە ئەو بەندکراوە لەلایەن لەقی 23 دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی محاربە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. ناڕەزایەتی کرێکارانی فولادی سیادنی ئەبهەر. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغڵ لە فولادی سیادنی ئەبهەر دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕەزایەتیەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی شوێنی کار و بیمەی دەرمانی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، کەمکردنەوەی ساعاتی کار و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر کرێکارانی ناڕازی بوون. درێژەی بەکارهێنانی هێزەکانی ڕژیم لە زانکۆکانی ئێران. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی ئیسفەهان دژ بە درێژەی بەجێبەجێکردنی هێزەکانی ڕژیم لەو زانکۆیە ناڕەزایەتیان دەربڕی. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کاتی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاویدا بە مەبەستی سەرکوتی خوێندکارانی ناڕازی و هەروەها لە کاتی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیم بە مەبەستی پاراستنی خۆیان هێزەکانیان لە قوتابخانەکان و زانکۆکاندا جێگیر کردووە و هێشتا ئەو کردەوەیە بەردەوامە. شایانی باسە کە بەهۆی ئەم بڕیارەوە ژمارەیەک لە زانکۆکان و قوتابخانەکانی ئێران و کوردستان بەر هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل کەوتون و زیانێکی زۆریان بەرکەوتووە. گیانلەدەستانی سوختبەرێکی بەلوچ بەهۆی تەقینەوەی مین. ڕۆژی پێنجشەممە 21 جۆزەردانی 1405 هەتاوی سوختبەرێکی بەلوچ بەهۆی تەقینەوەی مین لە ناوچەی ئیسفەندەکی سەراوان گیانی لەدەستە. بەپێی دوای زانیاریەکان ئەو هاوڵاتیە بە ناوی گەهرام
ئەم شازدەهی تەمەن 45 ساڵ و باوکی دوو منداڵ کاتی گواستنەوەی سوتەمەنی لە ناوچەی ئیسفەندەکی سەراوان بەهۆی تەقینەوەی مینی چێنراوی سوپای پاسداران گیانی لەدەستاوە. شایانی باسە کە تەرمی ناوبراو پاش تێپەڕبوونی 2 ڕۆژ لەسەر ڕووداوەکە ڕادستی بنەماڵەکەی کراوە. لە سێدارەدانی 12 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 12 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو 12 بەندکراوە بە ناوەکانی عەلی بەخش ڕەئیسی، حەسەن حسەینی نارۆیی، حامد عەلیزادە، بەهائەدین وەحیدی، ئەمیر ڕەجەبیان، محەممەد ئەکبەر پورنیا، حەیدەر محەممەدی، ڕەسوڵ عەتاپور، سەعدان حەسەنی، عەلی عەلیپور، مەجید زەڕینپور و مەسعود عەسکەری بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار لەگەڵ مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی دڵگان، زاهدان، سمنان، شیروان، تەورێز، کرمان، هەمەدان، ڕۆدان، عادڵابادی شیراز و ئیسفەهان لە سێدارە دراون. دووە هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 9 کەس لە درێژەی ئاڵۆزیەکانی نێوان ڕووسیا و ئوکراین. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی هێرشەکانی ڕووسیا بۆ سەر ئوکراین زیاتر لە 9 کەس لە شارەکانی کییف و خارکیف گیانیان لەدەستاوە. بە وتەی بەرپرسانی ئەرتەشی ئوکراین بەیانی ڕۆژی دووشەمە 25 جۆزەردان و نیوە شەوی ڕۆژی ڕابردوو زیاتر لە 70 موشک و 611 درۆنی ئینتحاری ڕەوانەی ئەو وڵاتە کراوە. هاوکات ئەرتەشی ڕووسیا ڕایگەیاند کە لە وەڵامی هێرشەکانی ئوکراین بۆ سەر ژێرخانە وزەییەکانی ڕووسیا سەنایەعی پاراستنی ئوکراین لە شارەکانی کییف، خارکیف و چەند شاری دیکە کراوەتە ئامان. جێگای ئاماژەیە کە هێرشەکانی ڕووسیا چەند کاتژمێر پاش پەیوەندیکی پوتین لەگەڵ دۆناڵد ترامپ دەستی پێکردووە. بینەران یاجیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایتان.